جوانیانی هەینی بە دزیەوە بچۆرە سەر قەبری باوکت مردووەکان جوانیت ببینن بەو خەفەتە دەمرنەوە لە زەمەنی تۆدا نەژیاو. سڵاوتان لێبێت. ئۆی مامۆستا گیان، مامۆستا محەممەد کاک تەڵعەتی خۆشویستۆنی ئەحواڵت زبێ بنی زبێ بنێت مەخمورینە تەواوە ئیخباری جەنابن سپاس دەکەم بەسیری باشە باشم مارات نەگەمە و گەنجانە واژۆکێک پێیان تەواو بکەم. قوربانیوە. گەنج زۆر لە دەول و خولیە. ئەدەبیاتی ئێمە لە دوای نەمانی عەبدوڵڵا پەشێو یعنی لە هەفتاکان پردی بینی نووسەر و خوێنەر ڕووخا دەگەی چۆنە؟ یعنی زەمەنی عەبدوڵڵا پەشێو من لەبیرمە شاعیر دەچۆ نامەی دڵداری، شاعیر دەچۆ ناو پیرەمێردان، شاعیر دەچۆ ناو گەنجان. دواتر بەهۆی ئەو ڕیفۆرم خوازەیان ئەو فۆرمالیزمەی کە هەولێریەکان دەستیان پێکرد، شاعیر تۆزێک لە کۆمەلگا دوور کەوتەوە. یعنی مەسەڵەن شاعیر هەبوو دیگۆ تەماتە فرۆش بۆ لە من بگا، فیتر بۆ لە من بگا، ئیتر بەو قسانە چوو بە بورجی عاجی و خوێنەرەکانی دەستدایە. ئێستا دەبێت متمانە بە ئێستا تەماتە فرۆش و فیتەریش لە تەڵعەت تاهیری دەگەن؟ نا تەماتە فرۆش و فیتەرەکە زۆر گرنگترن لەوانەی کە ڕۆشەبیرن. لەبێت تەماتە فرۆشەکە پێویستی بە جوانیە، بەڵام کابرا ماستەری لە ئەدەبیات هەیە حەلیتری هەیە، ینی وەک تەماتە فرۆشەکەی نییە تینووی جوانی بێ ئەو تێر بووە. هەولێری لە سلێمانی دەژی هەردوو کشمان مەخمورینە، بەڵام ئەو ئیحساسی هەولێری بوون و مەخمور و دەشتی هەولێرێ لە شەعرەکانت ڕا هەست پێ دەکرێت، لەوێەوە پەیام دەنێری. شتێکمان بۆ دەخێنیوە لەسەرەوە لەسەر هەولێرێ دەبێت ئەگەر سەنگەری دەستگای فام لێمان عادز نەبی ئەوە هەوە ئافرین ئەمەیان هەوە زۆر لە دار دەچیت چەند کۆنتر بیت باشتر ئاگر دەکەیتەوە. کەی شەراب زانی چقەدرێکی لەترێ کردووە اینجا دەمناسیت. ئێستا لەوە بە تەمەنترم دۆستم هەبێ، ئێستا لەوە بە تەمەنتری دۆستت هەبێ، وەک ژن و پیاوێکی پیر بە یەک دەگەین، بە دیار شۆربای مەراقەوە لە غەدی دنیا دەڕوانین و هەرایەکی خۆش دەنینەوە. تۆ پیرێژنیەکی نورانی و بۆنیش لێ قەیسی بەرەبەیانی جەژن گرتووە، منیش پیرەمێردێکی عینات تۆ خوات دەبێ و منیش تۆ. سەرچاوەی ئەو پەیو و وشە و هەستە جوانانە لە چێوە دێ؟ خۆی کۆلێکشنەوە، یعنی شتێکی محەدەد نییە. دەزانی وەکو پیاسە وایە کاک محەممەد کە تۆ دەچێ بازار دیمەنی جیاجیا دەبینی، ناچی دوکاندارێک ببینی و بگەڕێ و چاو بنۆکێنی. لە قۆنفرۆشێک دەبینی، پیرێژنێک دەبینی دەپەڕێتەوە، گەنجێک دەبینی مۆتە دەخوا، مناڵێک دەبینی سوالەکە. دیمەنەکان جیان لەو هەموو دیمەنە تۆ هیچی کەڵە بژێری بوو حاڵەتە درامێکە دروستکەی. ئەمن کە مەسەلەن شەریکی ڕۆمانسی دەنووسم مەسەلەن بۆ شخصێکی معەیەن نییە بەڕاستی، ئەوەندەی دروستکردنی حاڵەتە درامێکەیە. بۆ پیاسەیەک نەکەین ئۆی لەوە باشتر ئەوە لێرە بین. جا من زەرمە تۆ خۆ جوان کردی و تۆ لەمە قۆستری قوربانی بکاکە محەممەد لە پێشانگای کتێبی چۆنی دەبینی؟ پێژانگای زۆر نایابە، من دەستخۆشی لە هەموو ئەو کەسان دەکەم کە بوونەتە مای دروستکردنی ئەم پێشانگایە یان چێکردنی ئەم پێشانگایە. هەولێر ناوچی فەرهەنگی و کولتوریەکەی کەمێک بۆتە ناوچێکی بازرگانی. ئەم جۆرە پێشانگایانە، ئەم جۆرە دراما شانۆگەری گەڕانەوەی بەشێکە لەو ناوکە کولتوریە کە فەرهەنگیەکە ئێمە حەزمان لێ هەولێری شەی بێ، یان هەولێر پێشەنگ بێتیایە. معرەزێکی ئێزگار نایە، پێشانگایش نایە، بە دایان نووسەر دایان خەڵک گەنج. ڕخنی ئەوە دەگیرێ پەرتووکە ئیسلامیەکان زۆر دەفرۆشن، لەسەرەوە شتێک هەیە بیڵێ؟ بێگومان دیارە پەرتووکە ئیسلامیەکان ناتوانن ململانەی پەرتووکە ئیسلامیەکان بکەن لە جوانی، لە بەها، لە فەرموو کاک شاڵاو. قوربانی
لەبای تاکشڵاو باش کاکشاڵا سەرسەرە و سەرسەر دەستەکان خۆل بێت دەست بۆ ئەحواڵ باشە چۆنن ئەوە لێرەیە جانی قوربانی چاوەکە چاو بەخێر بێت سەریکا ئەبوو نمونەوە مەسەلەن کتێبخانەکە کتێبی ئاینی دەفرۆشێ سەریکا بەردەوامیش قەرەباڵغن ئێمە حتا کەلیمەی کتاب لەکوێ فێر بووین لە قورئان مێژووی ئێمە لەگەڵ دەستەواژەی کتاب لەگەڵ مێژوو قورئانەیە ئێمە وەکو سڵمان ئێمە وەکو ڕۆژهڵاتی وەکو کورد هەر کەلیمەی کتابمان لە قورئان وەرگرتووە شاعران ئێمە هەمووی مەلا بوونە هەمووی یعنی پیاوی ئاینی بوونە لە ئەحمەدی خانیەوە بگرە هەتا دەگاتە عەلادی سەجاد تێپەڕە بە حاج تۆفیقی پیرەمێرد تێپەڕە بە قانع تێپەڕە بە سافی گیرانی تێپەڕە بە حاجی قادری کۆی تێپەڕە بە بێخۆت بۆ توش بێرم یعنی هەموو ئەدیبانی ئێمە هەموو کلاسیشی ئێمە پیاوانی ئاینین ئێمە زۆر قەرزانی پیاوانی ئاینین و من داوایەکیشم لە مەلاکان هەیە لە ڕێگەی جەنابتەوە هیوادار ژایەتی شعر نەکەن لە بڕێی خۆیانە هەموو شاعیرە کلاسیکەکان مەلا بوونە هی خۆیانە چۆن دژایەتی شعرەکەن مەبەستەکەم چییە؟ دروستکردنی لەمپەرێک لە بینی دین و لە بینی شعر هەڵەیەکی کوشندەیە کە پیاوانی ئاینی ئێمە بیکەن دەبێت لەسەر مینبەرەکانە تەشجیعی خەڵک بکەن کە شعر بخوێنێتەوە تەشجیعی خەڵک بکەن کە ڕێز لە شعر بگرن لەبەرەوەی ڕێز لە باپیرانی خۆیان دەگرن ڕێز لە مەلاکانی پێشە خۆیان دەگرن هەمووی 50 ساڵە شعراتوت لای ئێمە 70 ساڵێکە لەخۆ پێشتر لای مەلاکان بووە لە مەطعمێکە ئەگەر فەلافلێک لە فەلافلێکی خۆشتر بێ من خۆشەکە دەخۆم باس دیارە کتێبە ئاینیەکە تێریەکە لە معریفەیە کە ئەو پێویستێتی کتێبەکانی تر تێری ناکا زۆر جاران ئەوانەی دینی نانووسن گلەی لەوە دەکەن کە خوێنەر نەماوە بەڕای من نووسەر نەماوە خوێنەر هەمیشە هەیە وەکو خەڵمە بەستەوەی کتێبی چاکماکەم خوێنەری چاکمان کەم نییە هەمیشە هەیە وەکو ئەوەیە بڵێ خەڵک برسی نییە بەڵام مەطعمەکە باشن لە خێشتیوانە خەڵک برسیتی بەس چێشتخانەمان نییە چێشتخانەکان خراپن خواردنەکانمان خراپن زۆر خۆشحاڵم بۆی کەەوە منداڵ دێنێرە کتێبی منداڵان دەفرۆشێ کتێب دەبینم منداڵان بۆ نمونە ئەوەی ئەو بەر کتێبی منداڵان دەبینێ جا پێدوانیە ئێمە شعری منداڵانمان کەمە بۆشایەکی گەورەمان هەیە لەو بوارە کاتی خۆی کۆمەڵێک شعری زۆر جوان هەبوو ئێمە لە بەرمان بوو دەمان خوێن ها لەسەر منداڵان بوو ئێستا ناکری بۆ منداڵان مامۆستا مەحەممەد بۆ گەنجان شعری ئێمە بۆ عاقلەکان دەنووسێ خۆی شعر نابێت بەس بۆ عاقلەکان بنووسێ شعر دەبێت بۆ تاوانبارانیش بنووسێ یەکێک لە سزنی مەحەتا کە پیاوێکی کوشتووە ڕێگە پێدراوە کە لە ڕێگای خوێندنەوەی تێکستێکی شعری غەریبیدا چ بکە شعر دەبێت ئەوا بێ شعر نابێ بۆ ئەوانە بێ کە لەگەڵ من گونجاون دەبێت بۆ ئەوانەش بێ کە لەگەڵ منیش نەگونجاون بۆیە شعر دەبێت بچێتە سەروی یاساوە سەروی شارچێتیەوە سەروی ئایدۆلۆجیاوە سەروی هۆزگەری تەنانەت سەروی جێندەریش یعنی من پێم ناخۆشە یەکە شعری من خوێنێت وەزگا نێری نەب ئەی بۆ هەز نەکا ئینسانم پێشەوەی نێری نەبوو من کە کچێک شعری من دەبا و دەیزێ زۆر پێخۆشە ئەو کچە چۆن هەستی نەکردو ئەمە نێری نەیەک نووسێتی شعری ئێمە نەک منداڵی بەلاناوە حتا گەنجەکانی 12 بۆ 18 ئەوانشی بەلاناوە یعنی وەک چۆن لە مەجلیسەکانە 12 چی بکەین دەبێ عەقڵێتەکە بگۆڕێ تۆ دەبێ مناڵی ئێستا ڕاستەکەی پێ بڵێ ڕاستیەکە بەڵام دەکرێت بە زمانێکی زبری پێ دەڵێ بە زمانێکی عنیف پێ نەڵێ بەڵام تێبگەێنی ئێمەش کۆم و کۆمەڵگایشتر خراپەمان هەیە باشەمان هەیە ژن و مێردایەتی خراپەی تایە دایک و باوکایەتی خراپی تێدا توێنیت نەبوو ئاوێک بخۆینەوە باشم قوربانی ئەو وزەنەزەرەی کە پێی وایە خوێنەر نەماوە و کتێب نرخی نەماوە ئەوانە باوەڕت بێ هەمووی بوختان و هەمووی دیعایی نووسرە خراپەکان باوەڕت بێ نووسری باش قەت گلەی لە خوێنەری خۆی ناکات دەتەنیشت تۆ تورکی دەزانی دەتەنیشت ئۆرهان پامۆک بە سەدان نووسەر هەن کتێبەکانی لە ڕەفەکان کەوتووە کەس نایەوێت بەڵام ئۆرهان پامۆک بۆ خوێنەر دەیەوێت بۆ کتێبی دەفرۆشتن لەبەرەوەی ڕێزی خوێنەری خۆی دەگری کۆدی ژیان و کۆدی نووسینی دۆزیوەتەوە بەرامبەر بە خوێنەرەکانی
نووسری ئێمە زۆر بێویژدانە بەرەمەڵ خوێنەرەکانی پێی وایە خۆی عاقڵە و نووسەر خۆی لەسەر خوێنەران دەبینێ خۆی عاقڵە و خوێنەر گەمژەیە بە خوێنەر دەڵێ بڕۆ کتێب بخوێنەوە بۆ کتێبەکانی بخوێنیەوە وەرە کاکە خوا بەخوایەتی خۆی نەیگوتێ بڕۆ کتێب بخوێنەوە بۆ قورئان بخوێنیەوە سپاس دەکەم زۆر سپاس یعنی ئاین نەیگوتووە بۆی موسڵمانی دەبێت کتێب بخوێنیەوە بۆی قورئان بخوێنیەوە جا من گوتم تینوتە ئێستا ئاوێ پێویست نییە ئاوەکە نهات بەڵام قاوەکە لە شوێنی ئەو هات بۆی دەرسێم تینوتر بکە قاوە و شعر پەیوەندێکیان لە نێوان هەیە شاعیرانی مە زۆر حەزیان لە قاوەیە من یادەوەریم لەگەڵ چایە زۆرترا نەک لەگەڵ هەر قاوە کۆمەلگای کوردی و کۆمەلگای عێراقیش لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر چا خۆرن لە قاوە خۆر مەڵام مەسەلەن بڕۆ ئوردن بڕۆ تورکیا بڕۆ سووریا بڕۆ لوبنان قاوە خۆرن قاوەی زۆر دەخۆنەوە بەڵام ئێمە چا زیاتر دەخۆینەوە من یادەوەریم لەگەڵ چایە زیاترا یادەوەریم لەگەڵ دایکم و سەماوەر و دەشتێک چ هەیە لەسەرەوەی بۆمان بڵێ تێکستێکی کورتە باشە دەڵێ تووڕەبە تووڕەبە تۆ دەڵێ قاوەی تۆ دەڵێ قاوەی تا هەڵ بچیت تامت خۆشت دەوی لە بۆ داکت نیسیە بەڵێ ئەوە بەزانین حەزم لێ هەندێک وشەی هەولێری لەگەڵ بەکاربێنم ئەمن لە وەرجێڕانەکانیشم ینی وشەی هەموو ناوچەکانی کوردستان بنزارەکانیان بەکاردێنم بەڵام لەگەڵ تۆ بە تایبەتتر من شانازیت پێوە دەکەم بە کوردی زانینت بەو دڵسۆزیی کە تیاتایە من کە وەرجێڕانەکانی بەڕێز دەخوێنمەوە یعنی کوردبوون خۆش دەوێت زمانی کوردیم خۆش دەوێت ئەمە زۆر گرنگە لە نووسەرە لە وەرجێڕا لە لێکۆڵەرە لە گۆرانی بێژە کە بە کوردی دەدوێ یان بە کوردی دەنووسێ یان بە کوردی گۆرانی دەڵێ تۆ لە ڕێگەی ئەم هونەرمەندەوە ئەم گۆرانی بێژەوە ئەم لێکۆڵەرەوە ئەم وەرجێڕەوە زمانەکەت خۆش بوێ لە پێمان بڵێ شتی نوێت لە بەردەستان کتێبێک تازەیە دەمێکە خەریکم 3 ساڵە خەریکم ئەتر هیوادارم لەو 1-2 مانگە چاپی کەم و بڵاو بێتەوە شعرە چیرۆکە ژێڕانەوەیە زۆر دیاری کردووە ناوەکەی دیاری کردووە من ئاخرش ناونیشان دەنووسم وردە بگەڕێنەوە لای کتێبەکان و زیاتر لەوە ماندوو نەکەی هەم بەناوبانجی هەم خۆشەویستی خەڵکی ئەمەشیان مەسوولێتە ئەمەشان لەسەر حسابی خۆم بووە هەندێک خەڵک هەنە بەناوبانگن جا مەسەلەن وەرزشوانە سیاسیە نووسەرە نازانم چییە بەڵام خۆشەویست نییە ئەنی تۆ خۆشەویستیشی هەست بەوەی دەکەم وڵای مناستی پێ نەکردی زەو چەست پێ دەکەی بەڵام مەسلەی ناوبانگ ئەمێ مشکلێکمان هەیە لە ئەدیبان لە نووسەران لە مەلا لە نازانم چێ کە بەناوبانگەکە بێ ئەو سەرمایە ڕەمزیەی خۆشەویستی خەڵک تەرجەمە دەکا بۆ پارە و پلە و پۆست و ئەوانە بینەری ئێمە گوێگری ئێمە خوێنەری ئێمە تووشی خەی بە ئەمەل دەبێت لەو هەموو ئەدیب و نووسەر و هونەرمەندەی کە خۆشی دێ و دواتر فێڵی لێ دەکا و تەرجەمەی پارە و پۆست و ئەوانەی دەکات تۆ حەز ناکەی بگەڕێەوە مەخمور دابنیشیان بێەوە هەولێ من تەسەور دەکەم لە پیریا ڕۆژێ قەڵات لێ دیاربی لە پیریا من و تۆ هەردووکمان بێکەوە ببینی بێگومان من تەسەور لە پیریا من و تۆش بگەڕێینەوە هەردووکمان دەگەڕێینەوە مەخمور تەسەور دەکەم خۆم فێرە ئامێری شعود کەم چکە ئیسان کە پیر دەبێت پێویستە ئامێرێکی مۆسیقی بزانێ کاک تەڵعات زۆر سپاس دەکەم زۆرم ئەزیێت دای ماندووم کردی بەخۆم تۆ جێگەی شانازی منی هەم خزمی هەم دڵسۆزی هەم بەهرەمەندی هیوای سەرفرازی لە خوازم کاکە بەحمەد زۆر سپاس جاری قوربانی